بۆ ئێمە لە یەکێتی نیشتمانی کوردستاندا خەڵکی تێکۆشەری ناوچەکەتان مایەی سەروەلی و سەربەرزی هەموو خەباتی کۆمەڵانی خەڵکی کوردستانن چونکە ساڵی ڕابردوو لە ڕاپەڕینە مێژووی لە بێوێنەیەکەدا ئاگری شۆڕش و بلێسەکەی لەم شارە قارەمانە و لە دەور و بەرەکەی هەڵگیرزا و بەرپان کرایەوە. 27 ساڵ لەمەوبەر لە ڕۆژی 5 ئاداری 1991 یەکەم ئاگری شۆڕش و بڵێسەی ڕاپەڕین لە شاری ڕانیە هەڵگیرسا. ئەم فەرماندەیەکێک لە بەشدابووە سەرەکیەکانی یەکەم ڕۆژی ڕاپەڕین بووە و چیرۆکی یەکەم ڕوبەڕووبوونیان لەگەڵ چەند ڕەفیق حیزبێک بۆ کورسات نیوز دەگێڕێتەوە. ئەمە بێرەوە داهاتی نەخوارێنێتیەوەمان هەبوو بچینەکن مزگەوتی گەورە و بۆی بانگواز بکەین خەڵک لەوێ کۆبیتەوە کە هاتین لێرە ئەلێرەمە تووشی سێ ڕەفیق حیزبی بووین. شەید عەلی نەبی ئینزاری کردن گوتیان ئێوە تەداخل لە خەڵک مەکەن خەڵک هەچیەکە بیکە ئەلێرەوە تەقەکە لەو شوێنەی کە من لێمە ئەلێرەوە تەقەکە دەستی پێکرد کەوانە کوژران یەکیشیان بە برینداری ڕای کرد ئەمە کەوتینە خۆ بۆینە خەڵک زیاتر کۆکەینەوە بە تایبەت خەڵکی گەڕێکی ئازادی و شاوری و ئەوانە کە زانیانەمە لێرە تووشی تەقەی بووینە خەڵکێکی زۆر هات بەهانامانەوە. لە ڕۆژی 5 سێ 1991 گەنج و ژن و پیاو بەبێ جیاوازی هاوشانی هێزەکانی پێشمەرگە کۆڵانەکانی ڕانیان لە ڕژێمی بەعەس پاک کردەوە کە بە یەک گیان و ڕحیەت لێک سەنگەدا چوین جارێک کە تەقەکەمان کەوتەوە بەردەست و ڕاوی دوژمنمان ناو ئەوجار ئەم فەوجەی ئێرەش کە لەولاوە هەواڵانی تری گەڕێکەکانی تر بووی هاتبوون و ئێمەش لێرەوە بۆی چوین و سەربازگە کەشمان تەواو کۆنتڕۆڵ کرد و ئەو هەواڵانی کە ناو شاریش بوون تەواوی دا و دەستگاکانی ناوشاریان لە دوژمن پاک کردەوە بۆ ئێوارەکەی دەکرێت بڵین کۆنتترۆلی شاری ڕانیا بۆ ئێوارە هەمووی کەوتە دەست هێزە چەکدارەکانی بروست و جەماوەری بەشەرەف و هەموو ئەو خەڵکانێک کە پێشتر لەلایەنێکی نیشتیمانی کوردستانەوە ڕێکخرابن. دوای دەیان ساڵ لەژێر دەستەیی و چەوسانەوە ئەنفال و جینۆساید و قڕکردنی کورد لەلایەن ڕژێمی بەعەس دوجار ڕق و تووڕەیی گەلی کورد بەو ڕژێمە داگیرکەرەدا تەقیەوە و لە ڕۆژی 5 سێ 1991 ڕانیە بووە سەرمەشقی بەدیهێنانی ئازادی هەرەمە ژوای کرد نازناوی دەواازەی ڕاپەڕین بۆ شارە ببەخشرێت.